بەرگەی دووریت ناگرم ئەی برادەر، بەجەستەش لێم وندی لەم دڵم ناچێ دەر. ئۆغرکردنت بۆتە حەتمێکی ناچار، بزانە دنیا وەک شەپۆلی دەریایە، هەر یەک بەلایەک دەرهەقمان وایە قەدەر. کۆرپەی ئەشق خەیاڵم بۆ کۆرپەی ئەشق، نانی لێ بێم ئابێستا، بەڵکو ناوی لە فرفار بێ ئەو شەڕبانەی خۆرەویستا. با تێبگەن ئێمە کوردین خۆشەویستیمان چەند تیرۆکە، ئەشقەکەین بە کوردانە کوردستانمان بۆ ئازیزە. بۆیە ئەم ناوەم هەڵبژار ناوی ئابێستا بمێنێ، هەر کات دژمن ئەم ناوەی بیست ترس لە ڕوویایدا بمێنێ. تۆ شاژنی شاهانەی تاج و تەختی، بولبولی باڵڕەنگاڵەی سەرچڵی درەختی، بە ئەسپایی لە پاڵە و دارە وەستاوم، لە سەیری سوراوی دەمت سەرسوڕماوم. لە جوانی گەردنی پڕ لە خەت و خاڵ، لە قەهرت دۆش داماوم شەیدا و عەوداڵ، لە قەهرت دۆش داماوم شەیدا و عەوداڵ.